بەدام ڕژی گازی دۆمۆکسیدی کاربۆن لە هەوادا زیاد دەکات و لە پاش ساڵی 1950ەوە ڕۆژانە لەگەڵ گەشەی ژماری دانیشتوان و زیادبوونی کۆمپانیەکان و جمجوڵی بازرگانی پێویستبوونی هەوا زیاتر دەبێت. ڤایرۆسی کۆرۆنا بە ڕێژەی 4 بۆ 7 ڕێژەی گازی دۆمۆکسیدی کاربۆن لە هەوادا کەمی کردووە، واتە بە ڕێژەی دیاریکراوە کەمی کردووە. ئەگەر مرۆڤایەتی بە تەواوەتی جوڵەکانی سنوردار بکرێ بەبێ چارەسەری گرفتی کۆمپانیە بازرگانەکان ناتوانرێ پارێزگاری لە ژینگە و کەشوهەوا بکرێت. تا ساڵی 2050 مەترسیەکانی پیسبوونی کەشوهەوا دەگەنە لووتکە. ئەوەی لە ئێستاوە هەستی پێکراوە ڕێژەی 150 شارە گەورەکانی چین و یەکێتی ئەوروپا و کۆریای باشوور و ژاپۆن کێشەی پیسبوونی دووکەڵیان هەیە. هەروەها بە ڕێژەی 150 ئەو دووکەڵە دەرەنجامی پاشەڕۆی کارگەکانن. ئەگەر ئیداری داهاتووی ئەمریکا بە سەرۆکایەتی جۆ بایدن پلانی بۆ سنووردارکردنی پیسبوونی ژینگە هەبێت، پێویستە جموزۆڵی بازرگانی و چالاکانی ئابووری سنووردار بکرێت. بە جۆرێک تا ساڵی 2020 ساڵانە بە ڕێژەی لە 6 ڕێژەی دووکەڵ لە هەوادا کەم بکرێتەوە. جۆ بایدن چەند جارێک لە لێدوانەکانیدا تەئکیدی لەوە کردوتەوە کە بەردەوام دەبێت لە کارکردن لە چوارچێوەی وڵاتانی پارێزگاریکردن لە ژینگەی گۆی زەوی. چاوەڕوانیش دەکرێت بە جێبەجێکردنی پلانەکانی تا ساڵی 2050 کاریگەریەکانی زیاد بن.